سڵاوتان لەبێ بینەرانی کەناڵی هیوا خۆشحاڵین بە شێوازی ڕاستەوخۆ لەگەڵتانین بۆ گفتوگۆکردن دەربارەی ڕۆڵی ژنان لە گۆڕانکارە سیاسی و کۆمەڵایەتیەکان لە ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران. پێشەوەی دەست بە بەرنامەکەمان بکەین پێم خۆشە داواتان لێ بکەین کە سەبسکرایبی چناڵی هیوا بکەن لە یوتیوب. لەم بەرنامەیەدا گفتوگۆ دەکەین لەسەر تەوەری باسکراو لەگەڵ ڕازا و گوڵێ مەحموود چالاکوانی کۆمەڵگەی مەدەنی لەگەڵ سارا قادر ڕۆژنامەنووس و مامۆسای زانکۆ. بەخێر بێن ڕازا و خان سارا خان. زۆر سپاس. سپاسدانەکەم. وەک هەمومان ئاگادارین کە نزیکی 15 ڕۆژە خۆپیشاندانێکی سەرتاسەری لە ڕۆژهەڵاتی کوردستان و لە ئێران دوای کوشتنی ژینا بەردەوامە. ئەم خۆپیشاندانێکی سەرتاسەریە و ئەوکو ناڕەزایەتێکی کۆمەڵایەتی بەهێز دەرکەوتووە و ڕۆڵی ژنان ڕۆڵێکی دیار و ژنان پێشەوایەتی ئەم خۆپیشاندانانەکەن. و هەر لێرەوە ئێمە وەکو بزوتنەوەیەک کە لەوێ نەشونما ئەکا و سەر هەڵەیە بە پێشەوایەتی ژنان بەم شێوازە چاوی لەیەکەین. هەر بۆیە پێمان خۆشە لەم بەرنامەیە زیاتر تیش بخەینە سەر ڕۆڵی ژنان. هەڵبەت لە شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستانیش بە شێوازی جیاواز پشگیری ئەم سەرهەڵدان و خۆپیشاندانە لە ڕۆژهەڵاتی کوردستان و لە هەموو دانیشتوانی ئێران کراوە بە شێوازی جیاواز. دیاریترین و خۆپیشاندانانەی یا بەڵێن لەم چەند ڕۆژەی ڕابردووە کە ڕۆژی چوارشەممە بوو 28/9 خۆپیشاندانێک لە سلێمانی بەڕێوە برا. چەند کاتژمێرێک پێشەوە خۆپیشاندانە ڕژێمی ئێران بە موشک و بە فڕۆکەی بێفڕۆکەوان هێرشی کردە سەر بنگە و بارەکەکانی حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان لە ناو خاکی هەرێمی کوردستان و تاکو ئێستا 15 کەس گیانیان لەدەستاوە و زیاتر لە 50 کەسیش بریندارن. و بەداخەوە ئەو منداڵەی کە دایکی ژیانی پێبەخشی بە بۆنی کە بریندار بوو بە ناوی خاتوو ڕێحانە منداڵەکە لە چەند کاتژمێرێک پێش ئێستا گیانی لەدەستدا. هەڵبەت ئەو خۆپیشاندانەی کە لە سلێمانی کرا درێژکراوی ئەو ناڕەزایەتیانە بوو کە لەسەر ئاستی جیهان لەم ڕۆیا بەردەوامە بۆ پشگیریکردنی ئەو سەرهەڵدانەی ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران. بەڵام بەداخەوە لە سلێمانی بە شێوازێکی زۆر ناشرین ڕوبەڕووی خۆپیشاندەران بوونەوە و هەر لە سەرەتاوە ویسترا ئەم خۆپیشاندانە ڕێگری لێ بکرێ و بە شێوازی جیاواز مامەڵەی لێکرا. ئێمە پێمان خۆشە لە ئێوە ببیستین کە ئەو پێشێلکاریانی کە لە خۆپیشاندانەکە ڕوویە و هەر لە سەرتاوە ئەو دام و دەستگایانی کە لەوێ ئامادە بوون بە پۆلیسی مەدەنی و بە ئاسایشۆ چۆن مامەڵەیان لەگەڵ خۆپیشاندانا کرد. خۆشە سەرتاوە پرسیارە ئێوە بکەم بفێرمن ڕازاو خان. زۆر سپاس هەڵوێست خان، سپاس بۆ کەناڵی هیوا بۆ ئەوەی کە ئەم دەرفەتە بە ئێمە ڕەخسەکە لە نزیکەوە باس لەو ڕووداوانەی چەند ڕۆژی ڕابردووکەی. دیارە وەک ئاماژەتان پێکرد لە سەرەتای سەرهەڵدانی ناڕەزایەتەکانی خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان و خەڵکی ئێران شێوەیەکی گشتی لەسەر ئەستی جیهانی بەڕاستی بەدەنگەوە هاتنیان هەبوو و لەسەر ئاستی هەموو وڵاتان بۆ پشتیوانی ئەوان ناڕەزایەتی دەربڕان. دیارە ئێمە ژووکو باشووری کوردستان وەکو خەڵکی شاری سلێمانی کە چەند کیلۆمەترێک لە ئەنجامی سنوورێکی دەستکردەوە لە ڕۆژهەڵاتی کوردستان دابڕاوین. بۆیە ئێمە ژویستمان وەکو خەڵکی شاری سلێمانی بۆ پشتیوانی لەو ناڕەزایەتیانی کە لە خەڵکی ئازادیخوازی ئێران بەگشتی و ڕۆژهەڵاتی کوردستانە هەیە ئێمەش پشتیوانی بۆ ئەوان دەرببڕین. وەکو ڕوونا ژنان لەم خۆپیشاندانانەیە بەڕاستی لە دەربڕینی ناڕەزایەکانە ئەم جارە یعنی بە ڕێژەیەکی بەرچاو بەشداریان هەیە و دیارە لە سلێمانی کۆمەڵی ڕێکخراوی کۆمەڵی مەدەنی هەستان بە ڕێکخستنی
چالاکیەک کە لە چوارچەوەی خۆپیشاندانا بوو لە 28 ڕۆژی چوارشەمە کاتژمێر 4 دیارە ڕێکخەرانی ئەو خۆپیشاندانە هەر لە سەرەتاوە ئامانجی خۆپیشاندانەکانیان خستە ڕوو هەموو دروشمەکانی خۆیان خستە ڕوو و ئاشکرایان کرد و دڵنیاییان نا بەوەی کە هیچ ئەجندایەکی سیاسی لە بەش ئەم خۆپیشاندانانەوە نیەوە تەنیا ئەمە پشتگیری ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدنی و چالاکوانانی ژنان و پیاوانی خەڵکی سلێمانیە بۆ خەڵکی ئازادیخوازی کوردستان و ئێران. بەداخەوە ئەوەی ئێمە بینیمان کە جێی نیگەرانی هەمومان بوو لەگەڵ دەستپێکی چالاکیەکەیە لەلایەن پۆلیس و ئاسایش و چالاکی مەدەنیەوە ڕوبەڕووی خۆپیشاندەران بوونەوە و ڕێگریان کرد لەوەی کە هەر لە دەستپێکی چالاکیەکانەوە ڕێگریان لێکیدا و سەرەتا چەند بەڕێزێک دەستگیر کران. ئێمە لە هەوڵی ئەوەیە بووین کە لەگەڵ ئێمە وەکو پشتیوانان بەڕاستی من خۆم وەکو پشتیوانی خۆپیشاندانەکە لەوێ بووم بەڵام لە نزیکەوە لەگەڵ ڕێکخەرانی خۆپیشاندانەکە لە کۆنتاکتا بووین چکە هەموو ئەوانە بڵێن ئەو بەڕێزانەی کە ڕێکخەر بوون لە نزیکەوە ئاگامان لە چالاکیەکانی بەردەوامی یەکتریە و هاوکارین لە چەندین کەمپین و کاری هاوبەشمان هەیە بۆیە ئاگاداری کارەکانیان بووین. وەکو ئاماژەم پێکرد بەداخەوە هەر لە سەرەتاوە گرژی دروست بوو هەرە ئێمە ویستمان ئەو گرژیە دروست نەبێ و دڵنیایی بین بە ئەو بەڕێزانەی کە لەوێ بوون بەوەی کە تەنیا ئەمە دروشمەکانە و ئێمە بەیاننامە ئەخوێنینەوە و ئەو چالاکی ئەکەین و هیچ گرژیەک دروست نابێ ئێرە بەجێڵین بەڵام دیارە ئەوان دەستپێکەکەیان بەگرتنی چەند بەڕێزێک بوو. ئێمە لە هەوڵی ئەوەیە بووین کە لە پەیوەندیەکانی خۆمانە بووین کە چۆن ئەو بەڕێزانە کە هەر لە بەرچاوی خۆمانە خراپبوونە سیارەی ئەوانەوە چۆن ئەوان ڕزگار بکەین و بیانینە دەرەوە لە ژێر دەستی ئەوانە نەمێنن. دیارە ئیتر ئێمە لەگەڵ هەوڵی ئەوەی کە ئەو بەڕێزانە بڵێن ئازاد بکرێن بەردەوام بووین لە چالاکیەکە و ئەو دروشمانەی کە ئامادە کرابوو و ئەو پۆستەرانەی کە وێنەی ژینای لەسەر بوو تەنها هەموو ئەوانە بەدەستمانەوە بوو لەگەڵ ئەوەی کە بڵێن ئەو شیعارانەمان ئەوتەوە و لە ناکاو بە غازی فرمێسک ڕژێن بەڕاستی هەڵیان نایە ناومانەوە کە هەموو ئەو بەڕێزانێک کە لێ بوون بە ژنان و پیاوانی ئازادیخواز و ڕوبەڕووی ئەو حاڵەتە بوونەوە کە ئیتر غازی فرمێسک ڕژێن بوو هەناسەتونی بوو هەموو لەو حاڵەتانەیە بووین و بەڕاستی هەر بۆ نەڕازی نەبوون کە ئەوە بکەن یعنی بڵاویان پێمان ئەکرد پاڵیان ئەناداوایان نەکرد ئێرە چۆڵ بکەن بڕۆن. ئێمە لە ڕۆیشتنابوون لەگەڵ هاوڕێکمان بووین بە بەردەوام بووین لە وتنەوەی دروشم هەتایەکێ لە هاوڕێکانم هەستم کرد هەناسەی تون بووە و بانگم ئەکا منیش بەرەو ڕووی ئەو ڕۆیشتم بۆ ئەوەی لەبەرەوەی هەم لە ڕووی تەمەنەوە هەم لە ڕووی تەندروستیەوە بەڕاستی پێویستی بەوە بوو کە هاوکاری بکرێ کە من بەرەو ڕووی ئەو ڕۆیشتم ینی حاڵەتێکی لە ناکاو بوو کە ئەو بەڕێزانی لەوێ بوون نازانم ئاسایش بوون یا چالاکی مەدەنی بوون یا پۆلیس بوون چکە ئەوەنیان غازی فرمێس ڕژێن ڕشت بوو بەڕاستی بەرچاومان لێڵ بوو بۆیە هەمویان بەرەو ڕووی من هاتن ئەو هاوڕێ بەڕێزەم شەونم خان لەگەڵ ئەوە شاکە خۆی لەو تووشی و حاڵەتە بوو دەستی بۆ شێوازەگەر هەروتی غەڵەت مەکەن تکایە غەڵەت مەکەن بەڵام دیارە ئەوان زۆر بە شێوازێکی ناشرین پەلاماریان نام و لە هەمان کاتیشا بە گولەی پلاستیکی بریناریان کردین و بەڕاستی حاڵەتێکی زۆر ناخۆش بوو. ئەوەی چاوەڕوانمانە ئەکرد ئەوە بوو کە ئێمە تەنیا بۆ پشتیوانی لە ئازادی خوازانی کوردستان و ئێران لەوێ بووین و دروشمەکانیشمان زۆر ڕوون و ئاشکرا بوو و هەموو ئەو پۆستەرانەی پێمان بوو وێنەی ژینا بوو لە هەموو جیهانا وێنەی ژینا بوو بە پۆستەرێکی جیهانی بەڵام بەداخۆ لە شاری سلێمانی دڕێنرا. بەڵێ زۆر سپاس ڕازاوخان پێم خۆشە ئەگەر ساراخان لە گەڵمان ماوەتەوە لە بەرەوەی ساراخان کێشەی ئینتەرنێتی هەیە ئەمەوێ بێمەلات و پرسیارێکت لە بکەم ساراخان بەدیدی ئێوە چی لە ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران
ڕوو ئەدات ئەوەی کە ئێستا ئەمڕۆ بەردەوامە لە نزیکەی 15 ڕۆژە و ڕۆڵی ژنان چییە لەم بزافە کۆمەڵایەتی کە لە ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران دەستی پێ کردووە. بفەرمون ساراخان. ساراخان پێم وایە ساراخان کێشەی ئینتەرنێتی هەیە و نەیتوانیەوە بەردەوام بێ لەگەڵمانە. ڕازاوخان ئەگەر گفتوگۆ لەسەر هەمان بابات بکەین ئەوەی کە ئێستا لە ڕۆژهەڵاتی کوردستان ڕوئەیات ڕۆڵی ژنان چیە لەم بزافەیە و بەڕای ئێوەی کە ئێستا بەو شێوازە دەستی پێ کردووە پشیکردنەوەی ئێوە بۆ دۆخی بڵێن ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران چییە؟ بەڵێ دیارە ئەو دۆخی کە لە ئێران ئەگوزەرێ ئەنجامی هەموو ئەو ستەم و نادادیە کە لە سیستەمی حکومڕانی ئێران تا هەیە و بە تایبەتی تر سەپاندنی کۆمەڵێ شت کە بەدەر لە ئازادی کەسەکانە وادا ئێمە ئەزانین کە ئەوانە کۆمەڵی شت بەسەریانە سەپێنراوە و بەڕاستی بارودۆخی ئێران ماوەی ئەم چەند ساڵی ڕابردوو هەم لە ڕووی سیستەمی حکومڕانی هەم لە ڕووی ئابووری هەم لە ڕووی کۆمەڵایەتی هەم لە ڕووی ئابووریەوە فەشەلی هێناوە و هاوڵاتیانی ئێران بە شێوەیەکی گشتی و ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش لە وەزعێکی خراپان ئێمە بەدەر لەوەی کە ئەم خۆپیشاندانە سەر هەڵبە ئاگامان لە دۆخی کوردانی ڕۆژهەڵاتە کە ڕوبەڕووی جەروستەمێک بوونەوە بەم ڕۆژگارە لەسەر سنوورەکان ئەو خەڵکە کۆڵبەرانیان ئەکوشت بۆیە ئەوەی کە هەموو ئەم ڕۆبڕووی ئەم ستەمە بۆ ناڕەزایەتەکان تەقیەوە لە ئەنجامی ئەو ناحەقیە بوو کە بەرامبەر بە ژیناکرا و ئەوەی ئەمڕۆ ئێمە ئەیبینین بەڕاستی سوودنەوەیەکی ئازادی خوازانەیە لە کوردستان و لە ئێرانیش کە لە زۆربەی شار و شارۆچکەکان سەری هەڵداوە سەرباری ئەوەی کە بە قورسترین شێواز ڕوبەڕوویان ئەبنەوە هەموو سائلێکیان یعنی دابڕەوە لە جانی دەرەوە و بەڕووی گرتن و کوشتن و ڕەشبی بوونەوە بەڵام ئەوان بەردەوامن لە دەربڕینی ناڕەزایەتیەکان و شاندانەکانیان و ئەوەی کە ئێمە ئەمڕۆ خەڵکانی ئازادی خواست لەسەر ئاستی هەموو جیهان ئەیبینین ئەوەیە کە ئەم جارە ئەم شۆشە لەسەر دەستی ژنانە لەبەر ئەوەی ڕێژەیەکی بەرچاوی ژنان لە خۆپیشاندانەکانە ڕۆڵیان هەیە و ئەبینرێن و بوونەتە پێشەنگی خۆپیشاندانەکان بۆیە ئێمە ئومێدمان هەیە کە ئەم ناڕەزایانە ئەنجامێکی باشی هەبێ و ژنان بتوانن کە بەڕاستی ئەو ڕۆڵە کاریگەری کە دەستیان پێ کردو تا کۆتایی بەردەوام بن. بەڵێ پێشەوەی پرسیاری کە لە بەڕێستام کەم ڕازاوخان ئێمە حەزەکەم بۆ بینەرانی ڕوون بکەینەوە کە هەوڵمانە چەند جاری کە ساراخان داخڵ بکەینەوە بەڵام بە بۆنەی کێشەی تەکنیکی و ئینتەرنێتەوە نەمانتوانی بۆیە داوای لە ورد نەکەین. ڕازاوخان بۆچی ژنان ئەم ڕۆڵە سەرەکیە دەگەێڕن ئەوەی کە باست کرد خەمی هەموو کۆمەڵگەیە ئەو نمونانی کە باست کرد هەم لەو با بڵێن ئابلوقە ئابووری کێسە لەسەر ئێرانە لە تیرۆرکردن و کوشتنی کۆڵبەرەکان لە هەموو ئەو کێشە کۆمەڵایەتی و سیاسی و پەستانانەی بۆ هەر تاکێکی دانیشتووی ئێرانی دروست کردووە لە کورد لە فارس لە هەر ئەوانی کە دانیشتون لە ئێران بۆچی ژنان ڕۆڵی سەرەکی ئەو خۆپیشاندانانە ئەگەڕن کە ئێستا بەردەوامە؟ بەڵێ دیارە لە ڕابردووشدا چەندین حاڵەتی تڕوویاوە ناڕەزایی هەبوو خۆپیشاندان هەبووە ڕوبەڕووبوونەوە هەبووە ئەوە ماوەی 43 ساڵە ئەو سیستەمی حکومڕانی کە بە زۆرە ملێ سەپێنراوە بەسەر خەڵکی ئێرانە بەڕاستی ئەبێ ئێمە ئەوەی کە لە بەرچاومانە و کە ڕوونە ئەوەیە کە کۆمەڵی خەڵک بە زۆرە ملێ ئەو سیستەمیان بەسەرا جێبەجێکراوە کە ئەمەش
تا سەر بەم شێوازە نابێتەوە ئەم پەن خواردنەوەیە لە قۆناغێکە ئەبێ بتەقێتەوە ژنانی ئێرانیش و ژنانی ڕۆژهەڵاتی کوردستانیش لەبەر ئەوەی بە زۆرە ملێ ئەو یاسایانیان بەسەرا سەپێنراوە کە باگراوندەکەی ئیسلامێکی سیاسیە و بەتایبەتتر مەسەلەی لە چێک ئێمە ئەزانین ئازادی تاکمان لە بەرچاوە و ئەرزانین هەر کەسێک کە بەویستی و ئیرادەی خۆی هەر شێوە جلێک لەبەر کە خۆی داپۆشێ لە چک بکات ڕیژدا بنێت هەر شێوازێک لەو شێوازانەی کە خۆی پێی وایە ئیلتیزامێکی ئاینی خۆیەتی و جێبەجێەکە ئێمە قسەمان لەسەر ئەوە نییە قسەمان لەسەر ئەو کەسانەیە کە بە زۆر سەپێنراوە بەسەریانە بە زۆرە ملێ پێیان ئەکرێ ژنانیش بەشە زۆرەکەی ئێرانن کە هەموو ئازادێکی تاکیان لێ سەندراوەتەوە و هەموو ئەو یاسا و ڕێسانی کە بەسەریانە جێبەجێ ئەکرێت ئەوان هاوڵاتی ژمارە دوون ئەوان تاکێکی ئازادی سربەخۆ نین خاوەن ئیرادە نین بۆیە ژنانی ئێران ئەمجارە بوونەتە پێشەنگ ژنانی کوردستانی ڕۆژهەڵات بوونەتە پێشەنگ بەوەی کە ئەو یاسا و ڕێسای و ئەو سیستەمی حکومڕانیە لەگەڵ ئازادی تاکەکانە یەکانگیر نابێتەوە و لەبەرەوەی بە زۆرە ملێ و بە ئەستەم و بەدەسەڵات ئەمەیان بەسەرا سەپێنراوە بۆیە چیتر ناتوانن ئەمە قبول بکەن و ئەمە بۆتە ئەوەی کە ژینا کردی ئەو دەست پێشخەریەکی کە بۆ هۆی ئەوەی کە ئیتر ژنان خۆیان بڕیاری ئەوە بن کە چیتر ئەو سیستەمیان پێ قبول نییە و هیچ شتێکیش بەر زۆرە ملێ بەسەریانە ناسەپێنرێت. بەڵێ ڕازاوخان هەمیشە لە گفتوگۆکانە قسەمان لەسەرەوە کردووە کە ئازادی ژن یا کێشەی ژن تەنها کێشەی ژن خۆی نییە بەڵکو کێشەی هەموو کۆمەلگا یان پەیوەندیدارە بە ئازادی هەموو کۆمەلگەوە و دروشمی ئەم خۆپیشاندانە لە سەرتاسەری ئێران ژن ژیان ئازادی یا ژن ژینا ئازادیە. پێت وایە ئەم سەرهەڵدانە و ئەم جوڵانەوە گەورەیە بەم شێوازەی کێسا لە ئێران بەردەوامە تا ئەمڕۆ کاریگەری لەسەر پێگە و ڕۆڵی ژنە بێ لە هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاست پێتان وایە کارەگەرێکە یعنی تەنها کاریگەرێکی شکلی نابێ بەڵکو کاریگەرێکی نەوعیەوە گۆڕانکاری ڕیشەیی لە پێگەی ژناکە؟ بەڵێ دیارە ئێمە بەلە بەرچاوگرتنی هەموو ئەو بارودۆخەی سیاسیەی کە بە بەردەوام ناتەوەی کورد ڕوبەڕووی بێتەوە و ئەوەی کە لە چەند ساڵی ڕابردووە بینیمان لە کوردستانی ڕۆژئاوا کە بە هەمان شێوە ژنان بوونە سەرمەشقی ڕاپەڕینەکان و شۆڕشەکان و بۆچوونی هەموو جیهانی گۆڕی بەرامبەر بە ژن کە ژنی خاوەن ئیرادا ئەتوانێت کە ژنی خاوەن ئیرادا ئەتوانێت هەڵگیرسێنەری شۆڕشەکان بێ و ئەشتوانێ بەشداری حکومڕانی بکات و ئەشتوانی سیستمێکی حکومڕانی دادپەروەرانە لە جیهانا بەرقەرار بێ بۆیە ئێمە دەستپێکەکەمان بە لە بەرچاوکردنی ژنانی ڕۆژئاوا و ئەوەی کە ئێستاش لە ڕۆژهەڵاتە ئەیبینین کە هەر ژنان دەست پێشخەرن من پێم وایە بەڵێ ئەم بزوتنەوانە هەمووی پێکەوە و ئەم ئەزمونانە هەمووی پێکەوە لەسەر نەک ئاستی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەڵکو و چانەزەری مرۆڤایەتیش ئەگۆڕێ بەرامبەر بە ژن و ڕۆڵی ژن و پێگەی ژن لە ئەوەی کە سیستمی حکومڕانی جیهان بگۆڕدرێ و بتوانرێت ڕۆڵ و پێگەی ژن زیاتر بەهێز ببێ و لە داهاتووشە ئەگەر ئەمە زیادەڕەوی نەبێ و کوژنێک ئەتوانم بڵێم لە داهاتووشدا بتوانرێت کە ئەو دادپەروەریە کە تا ئێستا مرۆڤایەتی هەوڵی بۆ ئەیە لەسەر دەستی ژنان بێتە دی. بەڵێ جارێکە بگەڕێمەوە بۆ خۆپیشاندانەکان و ئەوەی کە ئێوە ئەزمونتان کرد ڕازاوخان بەشێکی زۆر ئەو ژنانەی کە لە خۆپیشاندانەکە بەشداریان کردبوو بە شێوازێکی زۆر ینی نامرۆڤانە و نابەرپرسیارانە مامەڵیان لەگەڵا کرابوو لەگەڵ هەموو خۆپیشاندەرانەکانە بەتایبەت لەگەڵ بەشداربووە ژنە چالاکوانەکانە یان ڕێخەری خۆپیشاندانەکانە ئەوەی کە بەڕێستان لە سوۆشال میدیای خۆتان بڵاوتان کردوتەوە باستان لەوە کردووە دوو ڕێکەوتی
ئەگەر بڵین ڕێکەوت یا سوتفەیە دوو بەراوردێکتان کردووە لەوەی کە لە ساڵ 1970 لە هەمان بەروارە دایک و باوکی ئێوە لەلایەن ڕژەمی بەعسەوە ئیدام کراون و باز لەواکەی کە چۆن پێشووتر لەو شۆڕشانەیە خێزانی زۆر گیان بەخت کردو هەبوون خێزانی تێکۆشەر هەبوون لە هەرێکێک لە حزبەکانە گیانی خۆیان یان ئەو خێزانانەی ئازیزترین کەسیان بەخشی بۆ دروستکردنی ئازادیەک بۆ ئەمڕۆ بەڵام ئەمڕۆ لەژێر ئاڵای کوردستان و لەژێر دەسەڵاتی کوردیا نەوە و کچ و کوڕی ئەو خێزانە تێکۆشەرانە بەو شێوازە مامەڵیان لەگەڵاکرێ و لەلایەن کاک بەیار ڕەشیدەوە کە دوای ئەوەی لەگەڵ هاوڕێکانە چەند جارێک ڕێگریان لێکرابوو کە ئەوانش بەڵێن بەشدار بن لە خۆپیشاندانەکەیە ڕۆشتبوون لە شوێنی کە گرتبوونەوە خۆپیشاندانیان کردبوو هەر لە نزیکی ساوڵەکە بابەتێکی زۆر جوانی نووسی و باسی لەوە کردبوو کە ڕژێمی ئێران دەسەڵاتی بەسەر شارەکان و بەسەر هاوڵاتیانی خۆیان نەماوە بەڵام بە درۆن بە فڕۆکەی بێفڕۆکەوان لە ناو سنووری هەرێمی کوردستانە یەت بەڵێن خەڵک تۆپارانەکە و خەڵکی هەم لە حەزبە ئۆپۆزیسیۆنەکانی ڕۆژهەڵات یان خەڵکی مەدەنی جا کاتێک کە تۆ ئەم دوو دیمەنە بەراوردەکەی پێم خۆشە ینی دیدگای خۆتان لەو بەراوردا و هەستی خۆتان ئەو کاتێک کە تۆ گولەکانت بەرکە و سرت هەڵبڕی و ئەم نەسوورەکەت بینی هەست بەچی کرد پێم خۆشە بۆمان باس بکەی بەڵێ دیارە وەکو باسم کرد دوای ئەوەی کە گرژی دروست بوو و ڕێگەیان بە خۆپیشاندەران نەیە کە بەردەوام بن یعنی بەو شێوازە هەر یەکە و بەڕاستی بە شوێنمانەوە بوون یعنی وازیان نەئهێنا بژوەستین ڕیان ئەکرد بە شوێنمانە دیارە بەداخۆ دابڕین لەگەڵ هەنێ لە هاوڕێکانە و لەبەر ئەوی ئەو وەزعی من یعنی جگە لەوەی کە غازەکە کاریگەری هەبوو بۆ سەر چاو و لوت و دەمم بە هەمان شێوە بریناریشیان کردم و لەگەڵ هاوڕێکانم هەوڵی ئەویان ناکە یعنی بمبەن بۆ خەستەخانە دیارە کاریگەری ئەو گولەیە هەرچەنە گولەی پلاستیکیە بەس کاریگەری خۆی هەیە بە تایبەتیش من بەر ئێسقانی قاچم کەوتبوو یعنی هەر ئەوە نەبوو و دیارە کاریگەرێکەشی ئەوەیە بۆ ماوەیەکی کاتی ئەو کەسانە بێهێزەکە بۆیە من لەگەڵ ئەوەی کە ئەیانویست کاریگەری غازەکە لەسرم لابەرن لەسەر چاو دەم و لوتم و ئەندامانی جەستەم هێواش بێهێزە بوون بۆیە دانیشتم لە عەرزەکە دانیشتم لەو کاتەیە کە ئەو بەڕێزانەی بە دەورمەوە بوون هەموو ئەوانش ینی کاریگەری غازەکە بەسەریانەوە بوو هەمووی چاوی ئەکزایەوە کە سرم بەرز کردەوە ئەم نەسوورەکە بەرامبەرم بوو ناخۆشترین هەست بوو و هەستێکی ئازار بەخش بوو ئازاری فرمێسک غاز ڕژێنەکە نەبوو ئازاری ئەو گولێژ نەبوو ئازاری ڕۆحم بوو لەبەر ئەوەی من لە ئێوارەی پاییزی 28 لەسەر 29 2022 لەسەر دەستی ڕەشپۆشەکانی کوردایەتی لەسەر دەستی ئەوان من برینار کرام لە هەمان ڕێکەوت شەوی 28 لەسەر 29 ساڵی 1970 لە شاری سلێمانی لە گەڕەکی مەجیبەک شەمشەمە کوێرەکانی بەعەس هاتنە سەر خێزانەکەی ئێمە من هەموو کات ئەڵێم هەر تاکێکی ئەم هەرێمە خاوەن چیرۆک و مێژوویەکی خەباتە دیارە خێزانەکەی ئێمەش بێبەش نییە لەو مێژووە شەوی 28 لەسەر 29 1970 شەمشەمە کوێرەکانی بەعەس هاتنە سەر ماڵی ئێمە یارە ئێمە ئێوارەکەی دایک و باوکم دوای نان خواردن بە ئێمەیان وت کە ئێمە نابێت لە ماڵەوە بین ئەبێ بڕۆین بۆ ماڵی باپیرەم و خاڵم لە بەرەوەی ئەوان بڕیاریان نابوو کە بۆ سبەینێ هەردووکیان سەفەر بکەن و بۆ ئەوەی براکەم گەورەکەم لەو کاتەیە گیرا بوو چۆن بتوانن کارێک بکەن کە ئەو برایەم ئیعدام نەکرێ هەر خۆیان لە ماڵەوە بوون هەر ئەو شەوە ئەو جامپایی کە حازریان کردبوو بۆ سەفەر کە
ئەمن و تەوارەکان هاتنە سەریان بەنیوە شەو بردیانن هەمان ڕێکەوت بوو من ئازارەکەی من ئەو ئازارە بوو و دوێنێ شەو بە درێژایی ئەو شەوە من نەمتوانی هیچ بنوم تەنیا ئەو بەراوردەی بەوەی کە 35 ساڵ پێش ئێستا پیاوانی بەعس چۆن دایک و باوکی منیان برد کە ئەو 35 ساڵە ڕوفاتیان نییە و تەنیا شت کە لە ئەمنە سوورەکە دۆزیمانەوە ئەو نووسراوە بوو لە دوای ڕاپەڕینی 91 کە دایک و باوکی من بە سزای قەتع ڕقاب واتە ملپەڕاندن شەهید کراون بۆیە ئەو کاتێک کە سەرم بەرز کردەوە بەڕاستی دڵم زۆر پڕ بوو فرمێسکی غازەکەی ئەوان و فرمێسکی ئەحساسی خۆم تێکەڵ بوو هەر ئەوەنە بە هاوڕێکانم وتم شەونم خانەوە ئەمنە سوورەکەیە وتی تێد ئەگەم ئەڵێ چی ویستم پێیان بڵێمەوە ئەمنە سوورەکەی کە دایک و باوکی منی تیا قەتاڕی ڕقاب کراس ملیان پەڕێنرا ئەوە منیشم ئێستا لەسەر دەستی ڕەشپۆشەکانی کوردایەتی جارێکی تر بریناریان کردم وەکوتیشم من ئازاری ڕۆحیان ناوم لەوانە بێ زۆر کەس بڵێ گولەیەکی پلاستیکی یا غازێکی فرمێسک ڕێژ شتێکی کاتیە و ئەڕوا بەڵام بەڕاستی ئەوان ئازاری ڕۆحی منیاننا ئازاری ڕۆحی شەهیدەکانیاننا ئازاری ڕۆحی هەموو خەڵکی سلێمانیاننا هەموو ئەو خەڵکانەی کە هەموو خەبات و خوێنی خۆیان بەخشی بەوەی کە ئەم ڕۆژە دروست ببێ بەڵام بەداخەوە ئەوان نەتەقدیریان هەیە بۆ مێژۆکەی خۆیان نەتەقدیریان هەیە بۆ هەموو ئەو خەڵکانی کە ئەم ڕۆژەیان دروست کردووە بۆیە ڕێکەوتێکی سیر بوو خۆشم خۆم کەوتمە گفتوگۆ بەوەی کە ئەو دوو مرۆڤە مەزنە کە دایک و باوکم من ڕێکەوتێکی سەیرە ئەبێت ئەوان ویستبێتیان چی بە من بڵێن ڕاستی لەتی ناشارمەوە ئەوە ئەحساسە بوو کە ئەمویست تێبگەم هەموو دوێنێ شەو بە درێژایی شەو ئەمویست تێبگەم ئەیانەوێت چیم پێ بڵێن ئەیانەوێت پێم بڵێن چی بۆیە بەڕاستی هەرچەنە داوای لێبوردنیان کرد پەیوەندیان کرد داوای لێبوردنیان کرد بەڵام ئەوە ئازارێکی ڕۆحە کە هەموو لێبوردنەکانی ئەوان ناتوانێت بۆ لەحزەیەک ئەو ئازاری من کەم کاتەوە زۆر سوپاس کە هاوبەشی ئەو هەستت لەگەڵ ئێمە کرد ڕازاو خان دڵنیام دوای چەندین ساڵیش لاواچێ ئەگەر بێت و باسی ئەم ڕووداوە بکەی هێشتا کاریگەریەکانی لەسەر ئێوە بمێنێ مەبەستم ئەوەی ناوخۆ پیشاندانەکانە سوپاس دەکەم کە لەگەڵ ئێمە باست کرد و بینەران گویان لێبوو هەڵبەت باست لەوە کرد کەوتە ئەوان ڕێزیان لەو مێژوە نەگەر من پێم وانە ئەو مێژوەهی ئەوان بێ ئەو مێژوواهی ئەو خەڵکە تێکۆشەر و کە خەباتیان کرد بۆ ئەم ڕۆژە هی ئەو خەڵکەیە کە شەهید بوون هی ئەو خەڵکەیە کە زۆرترین ئازیزەکانی خۆیان بەخشی بۆیە مێژوەکە هی ئەو خەڵکێ هی ئەوان نییە من پێم خۆشە زیاتر گفتوگۆ بکەین بەڵام لەبەر کاتی ئێوە من سوپاسانەکەم لەگەڵ ئەوەی میوانیشتان هەبوو لەگەڵ ئەوەشی سەرقاڵ بوون ئامادە بوون لە بەرنامەکەی ئێمەیە ئەم بەرنامەیە گفتوگۆی زیاتر هەڵەگەڕێ من کۆتا پرسیارم ئەەکەم و کۆتایی بە بەرنامەکەمان نهێنین لە هەموو خۆپیشاندانەکانی کە لە هەرێمی کوردستان ئاکراوە ئایا پەیوەندی بە خزمەتگوزاری و دابینەکردنی ئاوا هەبوو بێ پەیوەندی بە بەشداری سیاسیەوە بێ پەیوەندی بە ڕۆژنامەنووسی و بەشداری سیاسیەوە بێ لە هەر یەکێک لەو بوارانەیە بوو بێ ڕۆڵی ژنان ڕۆڵێکی بەرچاو بوون بەڵام پێویستە ئاماژە بۆ بین لەم چەند ساڵی دواییە بە تایبەت لەم ساڵە ڕۆڵی ژنان و بەشداری ژیان زۆر زیاتری کردووە لە هەرێمی کوردستانە و ئەبینین ژنان پێشەنگ و بەڕێوەبەری خۆپیشاندانەکانن پێ دووە ئەم خۆپیشاندانەی ئاخیر لەگەڵ ئەوەشی کە زەبروزەنگێکی زۆری لەگەڵا بوو چ کاریگەریەکی لەسەر ڕۆڵ و زیاتر پێشەنگی ژنانە بێ لە هەرێمی کوردستان دیارەوەکو ئاماژەت پێ کرد پێشتریش بە هەمان شێوە لە هەموو خۆپیشاندانەکانە ژنان و پیاوان بەشدار بوون بۆ هەر بابەتێک بوو بێ و ئەوەی کە جێگەی سەرنجی هەمووان بوو بەڕاستی دیارە خەڵکێکی زۆر ئامادە بوو ڕۆژی چوارشەمە کاتژمێر سەعات 4 و ئەتوانم بڵێم بەشە زۆرەکەی ژنان بوون لەبەر ئەوەی بەشێکی بۆ ئەوە ئەگەڕێتەوە کە هەموو ئەو ژنانەی کە
بەڕاستی کار لەسەر کۆمەلگا ئەکەن لە بواری کۆمەڵی مەدەنیە کار ئەکەن و ئەو بزوتنەوە ئازادی خوازش کە لە ئێران لەسەر دەستی ژنان دروست بووە ئەمانە هەمووی پێکەوە پیشاندەری ئەو بوون کە ژنان پێشەنگی ئەو خۆپیشاندانانن و لەسەر دەستی ژنان ئەو گۆڕانکاریانە ئەبێ و ژنان ئەتوانن هاوبەشی ڕاستەقینەی بڕیار بن بۆیە ئەوە بەڕاستی هەرچەنە هەموو ئەو گرژیانەی کە ڕۆیا بەڵام تاکەشت کە مای خۆشحاڵی بوو و پشتیوانێکی گەورە بوو بۆ ئێمەی چالاکوانانی بواری کۆمەڵی مەدەنی ئەوەی کە ژنانێکی زۆر ئەتوانم بڵێم من دواتر ئەو ڤیددیۆ وێنانەی کە بینیمانەوە و ئەو خەڵکانش کە ئەیانود ئێمەش لەوێ بووین بەشێکی زۆری ئەو ژنانە بوون کە خۆیان لە ماڵەوە هاتبوونە دەر و بەشداری ئەو خۆپیشاندان نەیان کرد بۆیە بەڵێ ژنان هاوبەشی ڕاستەقینن و ئەشیانەوێت لە ناوەندی بڕیاریش بن و ئەشیانەوێت لە پێشەنگی گۆڕانکارێکان بن. بەڵێ زۆر سوپاس بۆ بەشداریتان ڕازاو خان ڕازاو گوڵێ مەحموود چالاکوانی کۆمەڵگەی مەدەنی کە ڕۆژی چوارشەممە 28 یەکێک بوو لە بەشداربووان و پشتیوانانی خۆپیشاندان لە سلێمانی بۆ پشتگیریکردنی سەرهەڵدان و ئەو خۆپیشاندانانەی کە لە ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران ئەنجام ئەدرێ. زۆر سوپاس بۆ ئامادەبوونت ڕازاو خان. بینەرانی کەناڵی هێوا لێرەدا بەرنامەکەمان کۆتایی پێهات خۆشحاڵە بین کە سەبسکرایبی کەناڵی هیوا بکەن لە یوتیوب. سوپاس بۆ گوێگرتنتان لە بەرنامەکەمان کە سەبارەت بە ڕۆڵی ژنان بوون لە گۆڕانکارە سیاسی و کۆمەڵاتیەکان لە ڕۆژهەڵاتی کوردستان و لە ئێران. کاتێکی خۆش. کاتێکی خۆش. سپاس بۆیەوە.